من چێم هەیە لە تۆ زیاتر سەبووری بەو دڵم بدا، من چێم هەیە لە تۆ زیاتر سەبووری بەو دڵم بدا، هەموو ڕۆژێ بە باوەش و هەست و سۆزی ئاشنام بکە، من چێم هەیە سینەی بکات بەسەرینم بمخەوێنێ، نێوچەوانمی بۆ ڕابخەم پەنجەی بەنجی لێ بخشێنێ، من چێم هەیە تا بتوانێ هەمیشە دەست لەسەر سنگ بێ، حەز بە نیگەرانیم بکا و جانی بە من پەیوەست کرد بێ، ئاخر عەزیز کە تۆ وابیت چۆن نەتکەمە تاجی سەرم، خاچی دڵم بەناوت کرد ئاسوودە بە عشقی تۆ هەناسەمە ژیانمە چرای شەوی تارمە، عشقی تۆ لە خوێن مایە لە دڵ مایە تا دنیا بە دنیا